سڵاو بەڕێزم ئەم کاتتان باش ئەمە پشکنێکی گشتی خوێن ئەنجام دەم بەڵام نازانم کام پشکنانە گرنگن و نرخیشیان چۆنە. سڵاو بەڕێزم لە خزمەت داین بۆ شوێنە ڕاستەکە هاتوویت. ئێمە لێرە پاکێجێکی تایبەتمان هەیە، پاکێجی پشکنی نیشتی زیاتر لە 20 پشکنی تێدایە بە داشکانێکی بێوێنە زیاتر لە 55 داشکان تەنها بە 45,000 دینار، یعنی ئەوەی تۆ دەتەوێت زۆر زیاتریش. جاوەڵاوە شتێکی زۆر باشە. هیچ ئۆفەر و پاکێجی دیکەتان هەیە؟ بەڵێ بێگومان کۆمەڵێک ئۆفەر و پاکێجی تایبەتمان هەیە، جاگە حەوی لێیە لەگەڵمان با ئۆفەرەکان پێ بڵێن. ئەمە پاکێجەکانمانە پاکێجی کەمخوێنی و ئاسن بە داشکانی زیاتر لە 55% تەنها بە 20,000 دینار. هەروەها پاکێجی قژهەڵوەریمان هەیە بە داشکانی زیاتر لە 55% تەنها بە 30,000 دینارە. بۆ ئەوانەی کە دەیانەوێت هاوسەرگیری بکەن پاکێجی پشکنینی هاوسەرگیریمان هەیە بە داشکانی زیاتر لە 50% تەنها بە 35,000 دینار. بۆ ئافرەتان پاکێجی پشکنینی تەندروستی ئافرەتانمان هەیە بە داشکانی زیاتر لە 55% تەنها بە 30,000 دینار. هەروەها بۆ پیاوان پاکێجی پشکنینی تەندروستی پیاوانمان هەیە بە داشکانی زیاتر لە 55% تەنها بە 30,000 دینار. بۆ ئەوانەی کە دەیانەوێت پشکنینی گشتی بکەن داشکانمان بۆ کردوون زیاتر لە 55% داشکان تەنها بە 45,000 دینار. سوپاس بۆ ئێوە، ئەو شتێکی زۆر باشە. تەندروستی تۆ بایەخی زۆرە لای ئێمە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.